بەناوی خی گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست پرسی زیادکردنی جێگرێک بۆ سەرۆکی هەرێمی کوردستان ناکۆکیەکانی قوڵترکردێتەوە بۆ پرۆسەی پێکێنانی کابینەینەوە و کاراکردنەوەی سەرۆکایەتی هەرێمی کوردستان دواکەوتووە. بە میوانداری بەڕێز فەخرەدین قادر سکرتێری پێشووی پەرلەمانی کوردستان تاوتوێی چەند پرسێک لەبارەی پێکێنانی حکومەت و کاراکردنەوەی سەرۆکایەتی هەرێم و ڕۆڵی پەرلەمان دەکەین. سەرەتا راپۆرتێک دەبین دواتر لەگەڵ میوانەکەمان درێژە بەم پرسە دەدەین. ناکۆکەکانی پارتی وەکێتی گۆڕان لەبارەی زیادکردنی جێگرێک بۆ سەرۆکی هەرێم بەردەوامە. بزوتنەوەی گۆڕان 18 شوباڵ ڕێکەوتنێکی دووقۆڵی لەگەڵ پارتی واژوو کرد. بە پێی ڕێکەوتنەکە جێگیری سەرۆکی هەرێم درا بە بزوتنەوەکە. بە پێی وتەی بەرپرسانی گۆڕان پۆستەکە پشکی خۆیانە و دژی زیادکردنی جێگرن بۆ سەرۆکی هەرێم و ئامادە نین دەستبەرداری پۆستەکە بن ئەگەر لە بەرامبەردا وەزارەتی پێشمەرگەیان پێنەدرێت. یەکێتیش 3 نیسان لەگەڵ پارتی بە شێوەیەکی زارەکی لەسەر پێکێنانی حکومەت و کاراکردنەوەی سەرۆکایەتی هەرێم ڕێکەوتن. پارتیش بەڵێنی پێدان جێگرێک بۆ سەرۆکی هەرێم زیاد بکرێت. یەکێتی دەیەوێت جێگرێک بۆ سەرۆکی هەرێم زیاد بکرێ و وەزارەتی پێشمەرگەش نادا بە گۆڕان. بە پێی زانیاریەکان پارتی لەگەڵ گۆڕان و یەکێتی لە گفتوگۆدان بۆ چارەسەرکردنی پرسەکە، بەڵام تاوەکو ئێستا گفتوگەکان بێئەنجام بوون. بە پێی یاسای ژمارەیەکی ساڵی 2005 یاسای سەرۆکایەتی هەرێم سەرۆکی هەرێم یەک جێگری دەبێت. لە مادەی 13 سەرۆکی هەرێم جێگرێک بۆ فەرماندەی گشتی هێزەکانی پێشمەرگەی کوردستان دادەمەزرێنێت تا لە ئەرک و فەرمانەکانیدا لەم ڕۆوە یاریدەی بدا و لە دیارنەبوونیدا جێگای بگرێتەوە. لە یاسای سەرۆکایەتی هەرێم لە ساڵی 2005 بە هیچ شێوەیەک ئەرک و دەسەڵاتەکانی جێگری سەرۆکی هەرێم دیاری نەکراوە. لە کاتێکدا نزیکەی 20 دەسەڵاتی بە سەرۆکی هەرێم داوە. لە ساڵی 2005ەوە تا هەڵپەساردنی سەرۆکایەتی هەرێم لە 2010 جێگری سەرۆکی هەرێم هیچ دەسەڵاتێکی ئەوتۆی پێ نەدراوە کە لە پشکی یەکێتی بوو. لە راپۆرتی لیژنەی یاسایی پەرلەمانی کوردستان بۆ پرۆژەکە پێشنیازی کاراکردنەوەی سەرۆکایەتی هەرێم باز لەوە دەکا سەرۆکی هەرێم 2 جێگری دەبێت. لە مادەی 3 پرۆژە پێشنیازەکە داهاتووە سەرۆکی هەرێم 2 جێگری دەبێت کە ناونیشان و دەسەڵاتیان لەلایەن سەرۆکی هەرێمەوە بە پێی پەیڕەوێک لە ماوەی 15 ڕۆژ لە بەرواری سوێن خواردنی سەرۆکی هەرێم دەردەچێ و دیاری دەکرێن. بە هەمان شێوە یاسای سەرۆکایەتی هەرێم لە پرۆژەکە پێشنیازی کارەکردنەوەی سەرۆکایەتی هەرێم ئەرک و دەسەڵاتەکانی سەرۆکی هەرێم دیاری نەکراون. نزیکەی 200 ڕۆژە هەڵبژاردنی پەرلەمانی کوردستان ئەنجام دراوە و تا ئێستاش کابینەی نوێ پێک نەهاتووە. چاوەڕێژ دەکرێت کێشەی پارتی وەکێتی گۆڕان لەسەر پۆستی جێگری سەرۆکی هەرێم پرسی پێکهێنانی حکومەت زیاتر دوا بخاو. کۆبوونەوەی پەرلەمانیش بەم زوانە بۆ کارەکردنەوەی سەرۆکایەتی هەرێم نەکرێت. جارێکتر سڵاتان لەبێت بینەرانی بەڕێز کاک شێخ خێبرێن سوپاس بۆ ئامادەبوونتان. زۆر سوپاس. ئەگەر لەسەرتا لەوە دەست پێ بکەین هۆکاری چێک کە دۆخی ئێستای هەرێم بەم بارودۆخە گەشتووە مەسەرەن لایەنە سیاسیەکان بێ متمانێکی زۆریانە ناودا هەیە و خەڵکیش متمانی بەلایەنە سیاسیەکان کەم بۆتەوە. بەناوی خۆی بەخشندەی میهرەبان دیارە هەر ناوێکی هەڵا دەرەنجامێکی هەڵادا بەدەستەوە ئەو عەقڵیەتەی کە ئیدارەی حکومڕانی 27 ساڵ و ساڵانی ڕابردووی کردووە لە هەرێمی کوردستاندا لە دامەزراوەکاندا عەقڵێتێک بۆ زیاتر بە عەقڵێتێکی پاوانخوازی و عەقڵێتێکی حیزبە نەکردنی هەموو پۆستەکان مامەڵەی کردووە لەگەڵ دام و دەستگاکان لە هەرێمی کوردستاندا. ئەگەر زۆر نەگەڕێنە دواوە هەر چەند ساڵێک پێش ئێستا ئاماژە بدەین بەو دۆخی کە هەرێمی کوردستانی تێکەوتووە. هەرێمی کوردستان لە چەند ساڵی ڕابردووە بینیمان بۆ هەموار یاسایە کە ئێستا بەڕێستان لە ڕاپۆرتەکەتان ئاماژەیەکتان پێدا و جارێکی کەم بابەتە زیندوەکرێتەوە پرسی سەرۆکی هەرێم و جێگرەکە یان جێگرەکانی بۆ شێوەی کە باسەکرێ. پەرلەمانی بۆ پەکخرا حکوومەتی بۆ ئیفلیچ کرا. دوجار ئەو حاڵەتەمان بینی کە بەداخەوە ڕیزەکانی ئۆپۆسیۆنی ئەو پارتە سیاسانی کە پارتی ئۆپۆسیۆن بوون بەرنامە و پاکێجی بەهێزیان هەبوو ڕیزەکانی ئەوانیش لێک هەڵوەشێنران و بەداخەوە بینیمان هەرێمی کوردستان بەرەو
قۆناغ و تونێلێکی تاریکیان بر بە ناوی ڕیفراندۆمەوە بە بڕیارێکی شەخسەنەکردن و خۆ بە پاڵەوانکردن لە کاتێکا کە ئەوە پرسێکی نیشتیمانی و نەتەوەی زۆر گەورە بوو و کاری هەمومان بوو، کاری کەسێک و حزبێک و دوو حیزب پارتێک و دوو پارت نەبوو، کاری هەموو پارتەکانی کوردستان بوو، پەیوەست بوو بە تاکە تاکەی هاوڵاتیانی هەرێمی کوردستانەوە. دوجار دۆخێکی نەخوازراو هاتە پێشەوە هەرێمی کوردستان، ئەو ناوچانەی کە لەژێر دەسەڵاتی هەرێمی کوردستان بوون و لەژێر دەسەڵاتی پێشمەرگەی هەرێمی کوردستان دابوون، بینیمان زیاتر لە 150 جارێکی کە لەژێر دەستی هەرێمی خەڵکی هەرێمی کوردستانە نەما. ئەو قەیرانە قوڵانەی کە دروست بوون، ئەو بێمتمانیە قوڵەی کە لە بینی پارتە سیاسیەکانە دروست بوو، ئەو لێکترازانە گەورەی کە لە بینی پارتە سیاسەکانە دروست بوو. دوجار ئەو بێباکیەی هاوڵاتیانی هەرێمی کوردستان ئەو بیرکردنەوەی کە سزای ئەم پارتە سیاسیانە بن، بینیمان لە هەڵبژاردنەکانە خەڵکی کوردستان ڕێژەیەکی بەرچاو یان ڕێژەیەکی زۆر بایکۆتی هەڵبژاردنەکانیان کرد، نەچوونە سەر سندوقەکانی دەنگدان لە جیاتی ئەوەی سزای ئەو پارتە سیاسیانە بن کە هەرێمی کوردستانیان گەیاندۆ بەم قۆناغ و مەرحەلە ترسناکە، هاتن بایکۆتی سندوقەکانی دەنگدانیان کرد، سزای هەموو پارتە سیاسیەکانیاندا. بۆیە جارێکی کە بە تەزویر بیان ئەو پارتە سیاسیە دەسەڵاتدارەکان، جارێکی کە توانیان لە جیاتی ئەوەی ڕێژەی کورسیەکانیان داببەزێ، لە جیاتیەوەی هاوڵاتیان سزایان بدەن، ڕێژەی کورسیەکانیان بەرز بووە، واتە دەستخۆشیان لێکردن کە ئێوە ئیدارێکی جوانی ئەم هەرێمەتان داوە، ئەم هەرێمەتان گەیاندۆتە کەناری ئارامی. بۆیە دوجار جارێکی کە ئەبین ئەو ڕێژە بەرچاویان لە پەرلەمانی کوردستاندا دایە و بۆ پارتە دەسەڵاتدارانە کە ئەبین ڕێژی کورسیەکانیان چۆنە و پارتە سیاسیەکانی کەش چۆنن. بەرحاڵ دەرەنجامی هەموو ئەمانە لە هەرێمی کوردستانە بێمتمانەیەکی قوڵی دروست کردووە لە هاوڵاتیانی کوردستان و هەرێمی کوردستانیش ڕۆژ لە دوای ڕۆژ بەرەو بێمتمانی زیاتر ئەڕوا. ئەبینی کابینی حکومت پێک نایە، ئەبینی دانیشتەکانی پەرلەمانی کوردستان بە چه ئاقالێک ئاڕۆن چۆن ڕۆن. ئەو هەم گەڕێتەوە بۆ بێبەهاکردنی ئەم دامەزراوانە لە هەرێمی کوردستاندا لەلایەن دەسەڵاتدارانی هەرێمی کوردستانەوە. ئەو بێبەهاکردنە واکا دەرەنجامەکەی وای لێ باشە. بەزەڕەنگی خەڵکێکی زۆری شەبێک کە پێی وایە ئێوە لە خولی چوارەم نەتانتوانی ئیدارێکی باشی پەرلەمانی کوردستان بدەن، بۆیە دۆخەکە وای لێ هات بڵێین. بڕوام وایە خولی چوارەمی پەرلەمانی کوردستان باشترین خولێکی پەرلەمان بوو لە چاو خولەکانی ترا، لەوەی کە بالفعل پەرلەمان بە نەفەسێکی یاساییانە کارمانە کرد و خولێک بوو کە یەکەم جار بوو هاوڵاتیان و خەڵکی کوردستان دەنگ بە نوێنەرەکانی خۆیان بدەن، دەنگ بە پارتی سیاسی بدەن و دەنگ بە نوێنەری خۆیان بدەن، خۆیان دەستنیشان نوێنەرەکانی خۆیان کەن. ئەو سیستەمی نیمچەکراوەی کە سیستەمی هەڵبژاردنە. بۆیە ئەندامی پەرلەمان لە سیستەمی نیمچەکراوەیە، ئەندام پەرلەمان نوێنەری خەڵکە زیاتر لەژێر هەژمونی حیزب کەمتر ئەبێ بمێنێ، بەڵکو ئەبێ لەژێر چاودێری و ڕقابەی هاوڵاتیان نابێ کە دەنگیان پێداوە، لەژێر چاودێری دەنگدەرانیا بێ. بۆیە پەرلەمانی کوردستان لە خولی چوارەمیا کۆمەڵی یاسای زۆر گەورەی پەسەند کرد. پەرلەمانی کوردستان مۆزاییکی دەستەی سەرۆکایەتیەکەی و مامەڵەکردنی فراکسیۆنەکان و دەستەی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان و دەستبردن بۆ کۆمەڵی پرسی گەورە لە بابەتی نیشتیمانیە، لە بابەتی نەتەوەییە، لە بابەتی دەوڵەتداری و نێوخۆی هەرێمی کوردستاندا و لە بابەتی بنەبڕکردنی گەندەڵیا و لە بابەتی شەفافیەتە هەنگاوی زۆر باشمان ناوە، یاسای زۆر باشیشمان پەسەند کرد. بەڵام بەداخەوە بنمونە ئەگەر من یاسای سندوقی کوردستان بۆ داهاتە نەوتی و گازیەکان بهێنم کە ئەمە یاسایەک بوو شاکاری یاسا بوو لە هەرێمی کوردستانە لە پەرلەمانی کوردستان کە دەرمان کرد. هەموو داهاتی نەوت کە ئێستا ئەم هەرێمە تووشی ئەم قەیرانە قوڵە کردووە، دوجار ئێمە بە یاسا ڕێکمان خست بوو سندوقی کوردستان هەچی داهاتی نەوتی و گازیە لەوێ کۆوە کرێتەوە و بەرامبەر پەرلەمان بەرپرسیارە و شەفافە و گرێبەستەکان چۆنەکرێ. ئەو تونێ لە تاریکانی کە تا ئێستاش کۆمەڵێکی دیاریکراو لە پەنجەکانی دەستێکیان دوو دەستێ ناپەڕن لە خەڵکی هەرێمی کورد لە بەرپرسانی هەرێمی کوردستان ئەزانن نەوت چۆنە، چییە، بۆ کوێ چێ، داهاتەکەی چەنەیە و چۆن سەرفەکرێەوە کۆتا ژمارە چەنێ. و ئەو بێمتمانیە قوڵەی لەوەی کە پەیوەندی بە خراپی دارەدانی ئێوە نییە، بە تایبەتی بەڕێز دۆک و سکرتێر کەوکاتەوە سەرۆکی پەرلەمانیش کە باز دەکەن لەگەڵ پارتی نەتانتوانی مامەڵەیەکی باش بکەن، دەرفەتێک بۆ سازان ینی بدۆزنەوە. هەرچەند من ینی بە سروشتم وایە
پێم خۆش نییە لە ڕابردووە بژین بە ئەندازی ئەوەی ئێستا چی ئەەکەین و چی بکەین بۆ ئایندە بەڵام هەر وەڵامی پرسیارەکەی بەڕێزت ئێمە پرسێکی وەکو پرسی سەرۆکایەتی هەرێم هەموار یاسای سەرۆکایەتی هەرێم پێمان وات بوو پرسێکی یاساییە و ڕەهندێکی نیشتیمانی و سیاسیشی هەیە بۆیە پێمان وا بوو کە ئەبێ پارتە سیاسیەکان بە تایبەتی هەردوو پارتی دەسەڵاتدار لە هەرێمی کوردستاندا بەجددی بێنە پێشەوە بۆی دەسێ سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان پێم وا بوو لە خولەکانی کام ممارەسەی ئەمە نەکرابوو کاتێک کە بینیمان لە خولی سێ پەرلەمانی کوردستان کاتێک کە 2 ساڵ ویلایەتی بەڕێز کاک مەسعود درێژ کرایەوە بۆ سەرۆکی هەرێم هەردووکیان لە ماوەی 24 ساعتا یاسایەکیان هێنا و ڕێکەوتن و لە پەرلەمان کوڵاندیان مطبەخێکی بچووکیان بۆ دروست کرد و کردیان بە یاسا و ئەوە هەر خۆیان بڕیاریاندا کە 2 ساڵ درێژکرێتەوە و یارای درێژکردنەوە نەبێت جاری چکە ئێمە ئەمان نەکرد ئەمانزانی ئەم پرسێکی هەستیارە پێویستە گفتوگۆی لەسەرکەین بۆیە دەسێ سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان لە بەڕێز کاک مەسعودەوە کە ئەو کاتە سەرۆکی هەرێمی کوردستان بۆ دەستمان پێکرد چوونە لا بەڕێزی پێمان و پرسێکی ئاوا هەیە و دوجار چوون لای مەکتەب سیاسی حیزبەکەی و دوجار چوونە لای مەکتەبی سیاسی و بەرپرسان لە یەکێتی نیشتیمانی کوردستاندا و بۆ لای کۆمەڵی ئیسلامی کوردستان یەکگرتووی ئیسلامی کوردستان پارتنەتەوەی ئاینەکان بۆ لا هەمیان ڕۆشتن کە ئەمانویست پێیان بڵێن و پێمان وتن کە ئەم پرسە بە یاسا چارەسەرکردەوەکو چۆن لە 2013 یاسای ژمارە 19 بۆ دەرکراوە ئەبێ ئێساژم پرسە بە یاسا چارەسەرکردی لەبەرەوە ئێمە بەڕێکارێکی یاساییانە و ئەوەی کە هەیمنەتی لەسەر ئێمە هەبوو ممارەسەکردنی یاسا بوو و بە یاسا ئەم پرسە چارەسەر بکەین و لەژێر کاریگەری کەسانە بین و هیچ حیزبێکانە بین بە ئەندازی ئەوەی کە پرسەکە بە مەشورەت لەگەڵ ئەوانە و لە ڕێگەی فراکسیۆنەکانە لە پەرلەمان ممارەسە بکرێت بەڵام دیار بوو ئەو ئیرادەی یاساییە لە هەرێمی کوردستاندا بەداخەوە کە ئەوە قسەیەکی جددیە لەسەر دامەزراوەیەکی گرنگی وەکو پەرلەمان ئایا ئەم پارتە دەسەڵاتدارانە لە هەرێمی کوردستاندا تا چەند بڕوایان بەم دامەزراوە گرنگە هەیە کە خۆیان ئەڵێن باڵاترین دەسەڵاتی بە یاسا دەریان کردووە کاتی خۆیان باڵاترین دەسەڵاتی یاسادانان و سیاسی لە هەرێمی کوردستاندا لە ڕاستیدا مرحلە بە دوای مرحلە وای لێکن ئەم دامەزراوە گرنگە بێبەهاکەن منە پرسم یعنی لە بابەتی پەرلەمانەکە بابەتێکی گرنگە بۆچی کەسەیەکەمەکانی ئەو پارتە سیاسیانە نایەن ئەندامی پەرلەمان و سەرۆکی فراکسیۆن من لە پەرلەمانی کوردستانە بۆچی کێشە سیاسیەکان نەبین لە پەرلەمان بە یاسا و بە بڕیار لە پەرلەمانی کوردستانە خۆیان چارەسەری بکەن لەوێ من ناو نابم لە پارتی دیموکراتی کوردستان با کەسەیەکەمەکانیان 4-5 کەس لەوانە ئەندامی پەرلەمانی کوردستان بوونایە ئەم قسە بۆ یەکێتی نیشتیمانی کوردستانیش ڕاستە ئەم قسە بۆ کۆمەڵی ئیسلامیش ڕاستە بۆ یەکگرتووی ئیسلامیش ڕاستە بۆ بزوتنەوەی گۆڕان ڕاستە بۆ پێکاتە ئاینەتەوەیەکانی ڕاستە با قسە ڕۆشتوەکانیان لەگەڵ کەسە سیاسی قسە ڕۆشتوەکانیان لە مەکتەب سیاسیەکانیانە با بڕۆنە پەرلەمانی کوردستان لەوێ گفتوگۆکان بکەن 1-2 با کەسانێک بپاڵێون بۆ پەرلەمانی کوردستان کە سەردەرچوو بن لە بابەتە هەستیارەکانی کاری پەرلەمانی بابەتی یاسایی بە ئەو مفەحلێکامانە لە هەرێمی کوردستانە لە بواری یاسایە کە خەڵکی زۆر کارامۆلی هاتوومان هەیە لە ناو پارتە سیاسیەکانە با ئەوانە پاڵێورا بوون و لە ناو پەرلەمانی کوردستانە بن ئەوانەی کە شارەزایی و بەرچاوڕۆشنی گەورەیان هەیە لە مەجای ئابووریە کەەوە بابەتی پرسێکی گەورەی تری پەرلەمانی کوردستان و لیژنێکی هەستیاری پەرلەمانی کوردستانە با ئەوانە هەبن بەڵام نا ئەو دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان پەرلەمانیان مجرد بۆ وەکو ژوورێکی شەرعاندنی هەندێک بڕیاری سیاسی خۆیان ئەیانەیە پەرلەمان بێبەها بکەن من ڕێز و حرمەتم هەیە بۆ سەرجەم ئەندامانی خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان لە ماهیەتیان کەم ناکەم و چکم ئەوان لە ڕێگەی دەنگی خەڵکی کوردستان و ئەوانەی کە بە دەنگی خەڵکی کوردستان بوونەتە ئەندامی پەرلەمانە گینا ئەندامی پەرلەمانی تری شێ پێڵن دا پەرلەمانی ئەلکترۆنی و تەزویرات و ئەوە هەیە بەڵام من ڕێزم هەیە و ڕێزیان لێگرم بەڵام لە ڕاستیا پارتە سیاسیەکان بەڕێژە بەرپرسیارن بەرامبەر بەوەی کە ئەم دامەزراوە بێبەهاکەن پەکێخەن بەوەی کە نایەن کەسە زۆر دیارە بڕێ بەدەستەکانی پارتە سیاسیەکانی خۆیان و کەسە زۆر شارەزاکان لە مەجای ئابووری و یاسا و بوارەکانی تری لیژنەکانی پەرلەمانی ڕاستە ئێوە بۆ مەسەلەن پەرلەمانتاری وای ئیشی لەسەرەوە کردووە خەڵکی باڵەدەستی خۆی بنێرێ فراکسیۆنەکەی مەسەلەن دەسەڵاتیە بێ لێت نەشارمەوە لە کاتێکا کە باز لە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانەکرا لە ناو سەرکردایەتی و مەکتەب سیاسی کۆمەڵی ئیسلامی بابەتێکی زۆر گرم گفتوگوی لەسەرکراکە جەنابی مام سەعەلی باپیر ئەمیری کۆمەڵی ئیسلامی سەرۆکی لیستەکەمان بێ بۆ پەرلەمانی کوردستان بەڵام دوجار کە بینیمان پارتە سیاسیەکان بەو شێوێنیانە پێشۆلەی ئەوە یەک دوو ئێمە ئەو برابەڕێزانەی کە پاڵاتومان بۆ کە ئێستا ئەندامی پەرلەمانی کوردستانن بە ڕێز کاک عەبدولستار کە سەرۆکی فراکسیۆن ئەندامی ئەنجومەنی سیاسی کۆمەڵی ئیسلامیە و ئەو برابەڕێزانەی ترمان کە خاوەن ئەزمونن کە لەوێن بەڵام من باسی کڵەشە گشتێکە دەکەم ئەگەر بڕیار بێ ئەم پشکە بەش بکرێ پشکی شێربەر
ئەو پارتە دەسەڵاتدارانە ئەکەوێت لە هەرێمی کوردستانە کە یانوێ ئەم دامەزراوەی بێبەها بکەن لەوانەیە ئێمەش پشتێکمان دەربکەوێت بە ئەندازەیەک کە زۆر جیاوازە لە پشکەکانی ئەوان بۆیە ئێستا دیارە پەرلەمان بەدەستکێ و کێ ئیرادەی گەورەی هەیە لە هەرێمی کوردستانە کێویستی خۆی چەسپێنێ لە هەرێمی کوردستانە ئەوە بەرنامە ئەجندای خۆی چەسپێنێ ئەبێ ئەوانە گرنگی بەم دامەزراوە گرنگە بن کە پەرلەمانی کوردستان باش بەسکەوە کار بوو کە پارتی بێتە زۆرینە چی لە سەرۆکایەتی و چی لە ناو پەرلەمان و لە ناو لیژنەکانی پەرلەمانیشە ئەم جارە پەرلەمان کەوتوتە دەست پارتی دموکراتی کوردستان بە دڵنیاییەوە خۆ دیارە خۆ ئەگەر هەر پارتێکی سیاسی دیارە پەرلەمانی کوردستان ئێستا زۆرینە پارتی دیموکراتی کوردستان ئێستا فراکسیۆنەکەی پێویستی بەوە نییە کە جاری پێشوو پێ نیوزایدنێکی بۆ تەواوکان نیوزایدنێک گەستە تەواویەکەوە ئەو هاوپەیمانە سیاسی هەیە لەگەڵ ئەو پارتە سیاسیانێترە من بەم نەفەسە حیزبی حەز ناکەم باسی پەرلەمان بکەم کاری پەرلەمانی بکەم حەزەکەم نەفەسی کاری پەرلەمانی نەفەسێک بێت دوور بێ لە نەفەسی حیزبی ئەم ئەندام پەرلەمانانە بەرپرسیارن بەرامبەر بەخوا و بەرپرسیارن بەرامبەر بە خەڵکی کوردستان پێویستە ئەمانە نەفەسی دڵسۆزی بوون و ئەو پەیمانانەی کە لە کاتی هەڵمەتی هەڵبژاردنەکانیانە داوانە بە خەڵکی کوردستان خەریکی جێبەجێکردنی ئەوانە بن دوور لە نەفەسە حیزبەکەیان کە هەیەە بۆیە هەتا ئێمە بەم نەفەسە حیزبێت تەماشای پەرلەمان بکەین پەرلەمان هەر پەرلەمانە حیزبەکە بێ پەرلەمانی خەڵک نابێ هاوڵاتی نابێ دوجاریش فەرمو کاکە با سیستەمی نیمچەکراوە بگۆڕن بیکەنەوە بە سیستەمی داخرا و حزب بۆ خۆی کێویست بینێرێ و کێویست بهێنێتە دەرەوە بۆ شێوەیەکە هەیە نابێ پەرلەمان وەکو پەرلەمانی وڵاتانی پێشکەوت و کورەوەکو عراق کورەوەکو تورکیا وەکو وڵاتانی دراوسێمان وەکو ئەو وڵاتانی کە هەن وڵاتە پێشکەوتوەکان با پەرلەمان ڕۆڵی خۆی ببینێ لە عراقا ئەنجومەنی نێرەناری عراق لە قۆناغی لە قۆناغەکانە بینیمان خەڵکی خۆپشاندەر پەرلەمانیان گرت هەرچوونە ناو پەرلەمان و سوکاتیان بە حرەمی پەرلەمانیش کرد بەڵام دوجار مانگێکی نەخایەن پەرلەمان کارا بووەوە پارتە سیاسیەکان ئامادەن لە پەرلەمانەوە کێشەکانی خۆیان چارەسەر بکەن پەرلەمان یعنی پەرلەمان قووەتی هەیە و بڕیار دەرەکا و یاسا دەرەکا و پێوەی پابەندە بن بەڵام ئێمە مجرد دەستبردن بۆ هەموار یاسایە کە بڵین پێویستە ئەم یاسایە بەم شێوەیە و لە پەرلەمانی کوردستان بە سازان یەخریان بە دەنگدان خۆ ئەگەر بە سازان نەبێ نابێت لێکترازان بێ بە سازان گەشتی نەقۆنە گەشتی نەشتێک لە بابەتێکی یاساییە کەەوە نەهژی ئێمە بوو لە خولی چوارەمە ئەمانویست بە تەوافق بە لێکتێگەشتن بگەینە لە بابەتە هەستیارەکانە بگەینە نەتیجە ئەگەر نەگەشتین لەگەڵ سەرۆکی فراکسیۆنەکانەمان و کاکە بگەنە نەتیجە خۆتان مەشورە لەگەڵ پارتە سیاسیەکان تا نابکەن بەڵام تکایە حیزب مهێنن بۆ ئێرە بڕیار و یاسا لێرەیە لە پەرلەمانی کوردستانە کە نەگەشتنە نەتیجە ئەمان و ناچار ئێمە ئەڕۆین بە دەنگدان کە سیستەمێکە و پێڕێونی خۆی پەرلەمانی کوردستان ئاماژەی پێداوی قراری کردووە لێ بە دەنگدان پرسەکانمان یەکلای یەکەینەوە بۆیە پەرلەمان ئەبێ ڕۆڵی کاریگەر و گەورەی هەبێ نەک ڕۆڵێکی کە هەمیشکرا و بێ بەهاکراوە پێ ناتوانێت ڕۆڵێکی باش بنێت چی لە لیژنەکانە چ لە ڕووی کاری پەرلەمانی و ئەرکەکانی پێ دوایە لاوەسترە لە جارانگەر لاوەسترە هۆکارەکەی بەوەی کەلانێک زۆر نیە یاخود ئەزمموی پەرلەمانتاران بۆ نمونە ئەزممویشیان یەکەمە من ڕێزەگرم جارێکی کە لە ئەندامانی پەرلەمانی کوردستان چکو نوێنەری خەڵکی کوردستان و دەنگیان هێناوە قسەم لەسەر ئەوان نییە ئەوەی کە قسەم لەسەر ئەو پارتە سیاسیانە هەیە کە ئەو نوێنەرانە ئەنێرن ئەوێ من ڕێزیان لە یەکگرم لە ئەندامانی پەرلەمان نوێنەری خەڵکن 4 ساڵە ژێر بەرپرسیارەتێکی گەورەیان بەڵام پەرلەمان لە ڕاستیدا بۆ ئەوەی ڕۆڵی هەبێ بۆی کاریگەری هەبێ ئەم سەرەتایی کە ئەمان دەستیان پێکرد سەرەتایەکی باش نییە سەرەتایەکی باش نییە بەوەی کە سەرەتایەکی باش نییە بۆی کە ڕۆڵی فراکسیۆنەکان بە هەند وەرنەگرن و پێشکەشکردنی پرۆژه یاساکان بە هەر وەرنەگرن ئێمە بە نمونە پرسێکی کار بابەتەکانێک ئەم پێوەستی بەوە هەیە پرسێکی وەکو هەمواری یاسای سەرۆکایەتی هەرێم چەندین جار داوامان کردو لە فراکسیۆنەکان بە تایبەتی فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستان تکایە پرۆژەی خۆتان بێنن بۆ ئەوەی لە لیژنەی یاساییە گفتوگۆی لەسەر بکرێ ینی خۆتکایە سەرۆکایەتی داوامە نا هەر بە تکا داوامان لێ کردوون تکایە پرۆژە بێنن ئێوە ئەبێ بە پرۆژە یاسایان بە پرۆژە بڕیار بێننەوە ئەم پرسەوە پەرلەمان بەهێز چارەسەر ناکرێ پەرلەمان بە پرۆژە یاسا داوامان لێکردن بەڵام ئێستا هەر نمونەیەک بێنمەوە لەسەر فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی بۆ پرسی سەرۆکایەتی هەرێم لە 26 مانگە پرۆژه یاسای پێشکەش کردووە هەڵبەتە فراکسیۆنی کەش پێشکەشیان کردووە بەڵام دوجار ڕێکەوتنێکی سیاسی لە 28 مانگە دوو پارتی سیاسی تر پرۆژه یاساکانی خۆیان دێنەوەی 26 مانگی کۆمەڵی ئیسلامی ناهێنن کە ئەڵێ ئێمە دیدمان ئاوایە بۆ چونمان ئاوایە بۆ پرسی سەرۆکایەتی هەرێم بۆ کاراکردنەوەی پۆستی سەرۆکی هەرێم ئێمە داوامان نەکرد یاسامان بۆ بێنن بەڵام ئەمان یاساکەشیان بۆ هەشتبوونیان خوێندەوە سەرۆکایەتی دەسەڵاتی ئەوەی نییە کە بۆ نمونە
دە پەرلەمانتار بۆ نمونە پرۆژەیەک پێشکەشکردنەوەی نێرێت بۆ لیژنەکان ئەو دەسەڵاتی نێوەکو سەرۆکایەتی لەر و پێڕەوی ناخۆ نەخێر لە پەیڕەوە و پەیڕەوی پەرلەمانی کوردستان کاتێک کە ژمارە یاسایی ئەندامانی پەرلەمانی کوردستان پرۆژە یاسای ئەگەیان بڕیارێک پێشکەشەکەن ئەوە دەستی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان ئەگەر پرۆژەکەی ئەوان پێچەوانەی یاسایەکی تر نەبێ ئەبێ بخلێتە بەرنامەی کارەوە خوێندنەوەی یەکەمی بۆ بکرێ و پاشان ئاڕاستی لیژنەی پەیوەندیدار کرد چەند ئێستا خوێندنەوەی دووهەم و پاشان خوێندنەوەی سێهەم کە بریتە لە ئیقرارکردنی و دەنگدان لەسەریە لەم پێڕەوە تازی پەرلەمانی کوردستاندا ئەو یاسایەکە کە پێشکەشەکرێ ئەبێ دەستەی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان ئیجراعاتی یاسایی و پەیڕەوی خۆی لەگەڵا بکەن نەک پشتگوێ بخرێ چیتیا بوو یعنی وەکوڵێ بانێک و دووهەوە با ئەو پرۆژە یاسایی کە کۆمەڵی ئیسلامی و پارتانی تر کە پێشکەشیان کردبوو لەگەڵ پرۆژە یاساکانی ئەو پارتانی تر کە پێشکەشیان کرد و خوێندنەوەی یەکەمیان بۆ کرد و گفتوگۆشیان لەسەر کرد بە هەمویان پێکەوە بکرایەتە یەک پاکێج و پێکەوە یەک راپۆرتیان بۆ ئامادەکرایەوە و پێکەوە هەمومان لە پرسێکی گرنگی وەکو پرسی سەرۆکی هەرێمە کاراکردنەوەی ئەو پرسەیە هەمومان دەستمان هەبێت کاکە با ئێمە لەوە بگەڕین ئەم پۆستە ئەم دامەزراوی کە پێڵەن دامەزراوی سەرۆکایەتی هەرێم دامەزراوی پەرلەمان دامەزراوی حکومەت دامەزراوی دەسەڵاتی دادوەری کاکە ئەم دامەزراوانە با دامەزراوی خەڵک بن دامەزراوی شەخص نەبن بە شەخسەنە نەکرێن ئەمانە بەداخەوە یعنی کێشەیەکی زۆر گەوری ئەم هەرێمە ئێمە کە کێشەیەکی قوڵە لە بابەتی یاساییە و لە بابەتی پۆستەکانە کاتێک کە ئەمان ئەزمموی پێشوو لە نووسینەوەی دەستورە ئەزمموی و خولەی ئێمە نووسینەوەی دەستورە دەستور چەندین مادەی گەورەمان لە ئەو لیژنەی کە پێکمان هێنابوو بۆ نووسینەوەی دەستور ئامادەکردنی دەستوری هەرێمی کوردستان بۆ ڕاپرسی چەندین مادەی گرنگمان تێپەڕاند و لیژنەکە پەسەندیان کرد با بڵێن ئامادەیان کردبوو دوجار لە دەسەڵاتەکانی سەرۆکی هەرێمە لیژنەکە وەستا هەرچەند ماوەی یاساییان کەم تەواو بوو بەڵام مامانتوانی ماوەی یاساییان بۆ درێژ بکەینەوە وەستا ئەم بۆچوونە هەیە ئەم تەسەورێکی زۆر دواکەوتوانە و هەڵەیە کاکە نابێ یاسا و بڕیار کاڵایەک بێ بدورێت بە باڵای کەسێکی دیاریکراو ئەبێ موسسە بێ دامەزراوە بێت دامەزراوی سەرۆکایەتی هەرێم سەرۆکی هەرێم ئەگەر دامەزراوەیەکی گرنگە ئێستا بە ڕێزێک پاڵێوراوە سبەینە لە پارتێکیکە بە ڕێزێکیکە پاڵێوراوە بێ ئایا ئەو دەسەڵاتێک کە ئێستا ئەیانەوێت بۆ بەڕێزێک هەبێت کە ئەبێتە سەرۆکی هەرێم و پێشتر کە سەرۆکی هەرێم هەبووە بۆ کەسێکیکەی بەڕوا بینن ئەم دەسەڵاتە هەبێ ئەگە بەڕوای نبینن کاکە مە شەخسەنەکردنە کاکە ئەمە ئیشدۆزینەوەیە بۆ کەسە سیاسیەکان لە هەرێمی کوردستاندا نەک ئەم دامەزراوانە کارا بکردن و گرنگ بن تکایە با ئیش بۆ بەرپرسەکان نەدۆزینەوە لە هەرێمی کوردستاندا ئەگەر ئیشیان بۆ دۆزنەوە دوجار هاوڵاتی ئەبێ زەریبێ ئەمە با هاوڵاتی ئەم هەرێمی ڕۆژ لە دوای ڕۆژ لا من بوسترە بێ لا ناخۆشەویستە بێ و ئامادەیە بەجێ بێڵێ و دڵسۆزی بۆ بەخەرج نادا و ئەوی هەر کەسە بە ئەندازەی خۆی دەستوەرەدا لە گەندەڵیەوە و تێوەگلێ بە شێوەک لە شێوەکانی گەندەڵی لە هەر هینێکە هەبێ کەواتە نابێ یاسا و بڕیارەکان کاڵایەک بن بۆ بەشەرەکان بدوورێن نابێ ناونیشان وە دۆزین لە ڕشت سەرەتای راپۆرتەکەی بەڕێستا باست کرد جێگرێک بۆ سەرۆکی هەرێم لە یاسا ئاماژەی پێکراوە نەخر پارتێکی سیاسی تر ئێستا داواکە جێگری دووەمی سەرۆکی هەرێمی کوردستان هەبێ ئەو کات بۆ نەبوو ئێستێ بۆ نەبێ کاکە ئەم پارتانە بە دوایی ناونیشانێکن بۆ کەسەکانی خۆیان کاکە باش نییە ئەمە خزمەت ناکا بە هەرێمی کوردستان و خەڵکی هەرێمی کوردستان هاوڵاتیەک چی بکە کە مانگی پێشوو وترا مانگە طبعا سیستەمی ناڕەوای پاشەکەوتیان لابرد ئەم مانگە لەوانەیە دوو موچە بێ پارە لە ناوەندۆ دێت دوو موچە بێ نەخر موچەکان چەند ڕۆژێک قەت زیان کرد جاریشکە چوونەوە دواوە نەک لەوەی پێشووترە هەر نەدرا کاکە هاوڵاتی چی بکات لە پۆستی سەرۆکی هەرێم و سەرۆکی حکوومەت و سەرۆکاتی پەرلەمان و کێوکێ کاتێکە موچەی نییە بتوانێت ژیانی ماڵ و مناڵەکەی پێبڕێ بکە یان ژیاڵی ناڕوا یان ئەو هەموو پرۆژە خزمەت گوزاریانە کە وەستاون یان ئەو هەموو جادە و ڕێگاوبانە کاولەی کە هەمانە یان ئەو هەموو وەزعش پرزێکە لە هەرێمی کوردستانە هەمانە لەبەرەوە بڕام وایە خەڵکی هەرێمی کوردستان تا ئەندازەیەکی زۆر مەویسەتێکی زۆری پێوە دیارە زۆر بێ هیوایە لەم پارتانە کاتی دەنگدان دێ خۆیانمان لێ ئەەکەن بە فریشتە کاتێکیش کورسەکانی پەرلەمان و دەنگ یەکەم و دووەم و ئەوانە بن ئەمجا دانیشتنەوە دەزەکەن بە دۆزینەوەی پۆست بۆ کەسەکانی خۆیان و تەخشان و پەخشانەکەن و ئەم بەشە بۆ تۆ ئەم بەشە بۆ من و بۆ شێوەیەکەن کە ئەیکەن واتە عقڵەتەکە عقڵەتی دەوڵەتداری نییە باش عقڵەتەکە عقڵەتی پاوانخوازیە ئەم بەشە بۆ خۆم محاولەکەم هەندێکی تۆش بخۆم ئیداری وڵاتداوە نادرێت باش بەستە ڕۆڵی سەرۆکی پەرلەمان لە ناو پەرلەمانە ئەگەر بۆ نمونە سکرتێر و جێگیری سەرۆکی پەرلەمان لەسەر پرۆژەیە هاورابن سەرۆکی پەرلەمان هیچ ڕۆڵێکی دەبێت
بۆ پەیڕەوە نوێی کە لە پێڕەوەکەی پێشوشە لە پەرلەمانی کوردستاندا سەرۆکی پەرلەمان کۆمەڵی سەلاحیەت و دەسەڵاتی خۆی هەیە توانێت ممارسەیەکە و جێگر و سکرتێریش هەر بە هەمان شێوەکە ئێستا پێڵەن جێگریەکەم و جێگری دوم کۆمەڵی سەلاحیەتی خۆیانیان هەیە بەڵام یعنی پرسەکە لێرایە و کاتە لە سەردەمی ئێمەیە ئەوترا ئێوە ئەم قسە زۆرە وترایەوە دوو کەس بەرامبەر بە یەک دوو کەس بەرامبەر بێ کاکەگەر پرسەکە پرسێکی نایاساییە دوو کەس و یەک کەس و ئەمانەی نییە خۆ ئەمە یاری فوتبۆڵە نییە دوو گۆڵی کردو یە گۆڵی کردو بە باسی دوانیانەکەەوە تۆ گۆڵەکەی خاڵێک تۆمار کرد بزانم منیش تۆماری ناکەم هەیە خاڵێکی تۆمارکە کە داخن داخست و پەرلەمانەکان داخست تۆمارکردنەوە نییە ئەمانە بەرپرسیارن لەوەی کە ئەم وڵاتە بە یاسا ڕێک خەن سوێنیان خواردەوە بەرامبەر بە خەڵکی کوردستان سەرۆکی پەرلەمان سوێندی خواردووە دوو جێگرەکەی سوێنیان خواردووە ئەندامانی پەرلەمان سوێنیان خواردووە بە خەڵکی متمانەی پێداون ئەبێ جێگەی ئەم متمانە و سوێندەی خەڵکی کوردستان بن لێگەڕێن لەوەی کاکە ئەم حیزبانە ئەوە دەستخەنە قورگی پەرلەمانەوە پەرلەمانەوەکو یاریەک و کۆنتڕۆڵێک ئاوا بەکاربێنن ئەم ئەندام پەرلەمانان ئێمە لە زەمەنی ئێمە لە خولی چوارەمی پەرلەمانی کوردستانە تا ئەندازەیەکی باش دەستکراوە کرابووین کاکە من سکرتێری خولی چوارەمی پەرلەمانی کوردستان بوو لایەن کۆمەڵی ئیسلامیەوە پارتەکەی خۆمەوە دەستکراوە کرابوون کاکە ئەم پرسانەی کە پرسی یاسایی لە پەرلەمانی کوردستاندا تۆ بەرپرسیاری لەمانە تۆ بەرامبەر خوا و خەڵک سوێند خواردووە بەرپرسیاری لێی مەگەر پرسانێک کە هەستیار بن ڕەهەندی نیشتیمانیان هەیە ئەوە چارەنووسازن ئەکرێوانە گفتوگۆی لەسەر بکەین و بگەنێ دەرەنجام و نەتیجەیەک ئێخۆ ناکرێن ئەندامی پەرلەمان وەڵا پارتە سیاسەکەی چیویت ئەمیش وەکو کۆرسێک لە دوایەوە بێڵێتەوە ئاڕاستێکی خراپە ئەو پەرلەمانە پەرلەمان ئەگەر بۆنم سەرۆک و سکرتێر هاوڕا بنە سەر بابەتێک سەرۆکی پەرلەمان لەگەڵیشی نەوێت توانێت بخرێتە بەرنامەی کارەوە بەڵێ ئێمە بەرنامەمان وا بوو کاتێک کە پرۆژه یاسا و بڕیار ئەهات بۆمان لە دانیشتنی دەسەی سەرۆکاتی پەرلەمانی کوردستاندا کە ئەو کاتە سەرۆک و جێگر و سکرتێر دانیشتین لەوێ بە گفتوگۆ ئەمانت ئەم پرۆژانە ئەخێنە بەرنامەی کارەوە جارە خوێندنەوە بۆ ئەمانەکەین جارە خوێندنەوە بۆ ئەوانەکەین کاتێکی دووە ئەگەر ناگەێتە نەتیجە پرەنسیپ ئەوەیە کە بە دەنگدان بە زۆرین و کەمینە لیوە بە دەنگدان ئەڵی کاکە ئەم پرۆژە با ئێستا بخرێ و پرۆژە با نەخرێ بەڵام ئەوە نییە ئەم پرۆژە ڕەفس بکرێ لا ببرێ ئەم پرۆژه یاسایە ئەم پرۆژە مختەرەحە کە هاتووە پێشنیار کراوە لا ببرێ نەخردا نابرێ سێ بنمونە لە پرسی کاراکردنەوەی پرسی سەرۆکاتی هەرێمی کوردستانە کۆمەڵی ئیسلامی و پارتانی تر پرۆژیان هەبووە ناکرێن پرۆژانە ینی پشتگوێ بخرێن کاکە خۆ پرۆژێ و ئیرادەی پەرلەمانی کوردستانە و ینی فراکسیۆنێکی پەرلەمانی کوردستانە و ئیرادەی ژمارەیەکی بەرچاو لە خەڵکی کوردستانە ناکرێت تۆ بینی کاتێکەکە پێچەوانی یاسانە بێ مەسلەی بێلانی چەندە گرینگە بۆ سەرۆکاتی پەرلەمان حیزبیانە مامەڵەکە یعنیەکی سەرۆکاتی پەرلەمان بە یەک چاو سەیری هەموو پرۆژە و فراکسیۆنەکانیش بکات من بڕوام وایە دەسەی سەرۆکاتی پەرلەمانی کوردستان ئەگەر لە ژێر هەژمونی حیزبەکانی خۆیانە بن عیبدارە بن ئێمە لە خولی چوارەمە یەکێک لەو فراکسیۆنانەی ئەندامانی و فراکسیۆنانی پەرلەمانی کوردستان کاتێکە ئەو ڕۆژە ئێمە دەستمان لە کار کێشایەوە کە بڕوام وا بوو پەرلەمان ناتوانێت ڕۆڵی خۆی ببینێ و عیبدارە بین دیە دەستم لە کار کێشایەوە و لە کۆبوونەوەی پەرلەمانە هەر ئەو کاتە لە کۆبوونەوەی پەرلەمانە بە نقطە نظام ئاماژەی بەوەدا کە سکرتێری پەرلەمان بێلایەنانە مامەڵەی کردووە و سکرتێری هەموو ئەندامانی پەرلەمانی کوردستان بۆ کە ئەو بۆ من شایەتێکی باش و سەربەرزێکی گەورەیەکە ینی توانی بێتمان بۆیە ئەم دەسەی سەرۆکاتی پەرلەمانی کوردستانە بە ئەندازەی ئەوەی کە پێویستە پابندی بڕیار و یاساکانی پەرلەمانی کوردستان بن نابێ گوێڕاڵی پارتە سیاسیەکانی خۆیان ئێستا کامیان ئێستا لەم خولێ ئەوەندەی کە تەقی هەڵسەنگانت بۆ پەرلەمانی کوردستان لە ژێر هەیمەنێتێکی زۆر قوڵی حیزبیایە لە هەرێمی کوردستانە خوێندکاری لەوە ناکری باش بەس ئەی سەرنج چی بوو لەسەر بە تایبەتی کە ناکۆکیێکی زۆر هەبوو لەسەر ئەندامانی لیژنەکان و سەرۆکی لیژنەکان بۆ نمونە ڤیتۆ بوو لەسەر مەسەن لایەنێک سەرۆکی لیژنەیەک وەربگرێ کەسێک سەرۆکی لیژنەیەک وەربگرێت ڕەنگدانەوە تەسەور بۆ چوونە حیزبەکەیە ئاڕاستە حیزبەکە پێڵێ ئەو پارتس ئەو فراکسیۆنە نابێت لێرە هەبێ نابێت لێوە هەبێ کەکە بۆ لەسەر ئستحقاقی انتخابی بوو لەسەر لیژنەکان نا من ئەتوانم ئەو شایەتیە بدەم ئێمە لیژنەکانی پەرلەمانی کوردستانمان بە دانیشتنی دەسەی سەرۆکاتی پەرلەمانی کوردستان لەگەڵ سەرۆکی فراکسیۆنەکانە دانا و بە پێی استحقاقی انتخابی فراکسیۆنێک چەند ڕێژەی کورسی پەرلەمانی هەیە ئەوە ئەندامی لە فڵان لیژنە بەرەکەوێ وەکاتی وا هەبوو پارتێکی سیاسی لەبەرەوەی ژماری کورسیەکانی زۆر بوو ئەندامی لە لیژنەکانە زۆرتر ئەبوو بۆیە داوامان لە یەکرد یعنی سازانەکە لەما بوو تەوافقاتمان لەوە بوو تەفاهماتمان لەما بووە لێک تێگەشتمانە کرد ئێوە ئەندامتان هەیە ئەگەر بکرێ
حەقی خۆتانە ئەو لەو لیژنا 2 ئەندامتان هەیە 3 ئەندامتان هەیە ئەگەر بکری ئەندامێکتان لابن بۆی ئەم فراکسیۆنێتر ئەندامێکی لەوێ هەبێ سوپاستانەکەین و لێتان مەمنونین بۆی ئەوژەی ئاساییە و من ئەندامی خۆم لەم لیژنە نابنێ خەمە لیژنێکی ئەندامەکەمان دانا و لیژنەکانی پەرلەمانی کوردستانمان تەشکیل کردو بەڵام بەداخەوە کاتی دەستی حیزبی تێکەوت نە لیژنە ڕۆڵیمە منە پەرلەمانی ڕۆڵیمە سوپاس دەکەم ناوبڕێکمان دواتەگرێن وڵای بەڕێزت بەڵە بینەرانی بەڕێز ناوبڕێک و دەکڕین وڵاتە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام تۆپ ئارت. ئایا تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە ئینتەرنێتێکی بێسنوور بەکاربێنیت یان بیرت لەوە کردوتەوە کە بۆ هەفتەیەک یان 2 هەفتە ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنی سەرەڕای هەموو ئەمانە تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە بۆ یاری ئەلکترۆنیەکان ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنیت بێگومان نەخێر فانسی نێت هەموو ئەم کێشانەت بۆ چارەسەر دەکات تۆش دەتوانیت بۆ ماوەی هەفتەیەک یان 2 هەفتە یان مانگێک بەردەوام بێسنوور لەگەڵمان بیت ئێستا خزمەتگوزاریەکانمان لەم شوێنانە بەردەستە سلەیمانی شارباژێر شارە زوور هەڵەبجە سەی سادق عربەت پێنجوێن بازیان تاسڵوجە و زەرگوێز فانسی نێت هەمیشە ئینتەرنێتی بێسنوور بەهادارترینی دیاریەکان بۆ نیگای شیرین و خواستەکانی تۆ دروستەکەین لە باشترین شوکۆلات و باشترین ناوکی بندوق بۆ بەدیێنانی چەند ساتێک لە ژیانت کە پڕ بووە لە هەیەجان لێوان لێو بووە لە خۆشیەکان ئاوێتە کراوە لەگەڵ عیشق و ئەوین شۆکۆلاتەی بندوقی تاڵی فەرماند پڕاوپڕ لە عیشق گەڕان بە دوای تامێکی نایابوو بوونێکی جیاواز تەنها لە ئالیندا بەدی دەکەین بەرووبوومی ئەم ڕەنگانە خۆشترین تام و بۆن دەبەخشن باشترین جۆرەکانی بەهارەت هەڵدەبژێرین و کۆی دەکەینەوە ئاهەنگی خۆشترین تام و بۆن دەگێڕین ئێمە تەنها بە بازووی خۆمان باشترین بەرهەمدێنی لە هەموو وەرزەکان لە هەر کات و شوێنێک تەنها ئالین ئالین هێمای سەرکەوتن خوانێکی تایبەت لەگەڵ ڤیتا تاقیب کەرەوە پێشکەشی خێزان و ئازیزان تیبکە ڕۆنی ڤیتا لە ڕووەکی سروشتی بەرهەمدێت و پێکهاتەکەی چەوریە زیان بەخشەکانی تێدا نییە ڕۆنی ڤیتا باشترین ڕۆنی لە 100% سروشتی ڤیتا نهێنی خواردنە بەتامەکانی سەر سفرەکەت تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام تۆپ ئارت. جارێکتر سڵاتان لەبێت بینەرانی بەڕێز کاک شێخ باسی ڕۆڵی پەرلەمان کێستا هەوڵێکی جدی هەیە بۆی کە پەرلەمان پەراوێز بکرێ ئەی چارەسەر چییە مادەم پەرلەمان لەم بارودۆخەدا بێت لە ڕاستیە ئەم دامەزراوانە پێویستە ڕۆڵی خۆیان هەبێ ڕۆڵی خۆیان بگێڕن پارتە سیاسیەکان دەست هەڵگرن لە قوڕگی ئەم دامەزراوانە دامەزراوی پەرلەمان خەڵکی کوردستان دەنگی پێداوە ئەگەر بیانوێ پارتە سیاسیەکان هەموو هەژمونی خۆیان ئەزمموی خۆیان و هەموو حیزبە نەکردن و بەرنامەکانی خۆیان ئەجندای خۆیان بەسەر ئەم پەرلەمانە بچەسپێنن بسەپێنن لە ڕاستیدا پەرلەمان ڕۆڵێکی وەکو دەسەڵاتێکی یاسایی باڵاترین دەسەڵات یاسایی ناتوانێ ببینێ مجرد دەبێتە بارگایەکی حیزبی کە حیزبێکی باڵادەست ئەندامەکانی زۆرترەتیایە قسەی ڕۆشتوترە دەنگی زاڵترە و بوێرترە و یاساکان زۆرتر دەرەکات و جا بە هاوپەیمانی لەگەڵ حیزبێک دوانسیان ئەکایاننا یان بارشێوێ ئەبێ ئەمان ڕۆڵی خۆیان بۆ بگەڕێتەوە واتە فەسڵ بین سوڵۆتات پەرلەمان دەسەڵاتەکانی خۆی ممارەسە بکە بە بێلایەنانە ممارەسەیکە خۆی بە پەرلەمانی خەڵکی کوردستان بزانێ ئەگینە ئەم دەستخستنە قوڕگی پەرلەمانە لەلایەن پارتە دەسەڵاتدارەکانەوە لە ڕاستیدا پەرلەمان بەراقارێکی خراپە مامەڵی لق و کۆمیتە لەگەڵ پەرلەمانە دەکەن ئێستا بەداخەوە مامەڵەیان دروست نییە لەگەڵ پەرلەمانی کوردستانە لە ڕووی دیاریکردنی
کەسانی ئەگەڕێمە بۆ ئەو قسەی کە کەسانێک کە لێهاتوو کارامە بن لە مەجالەکانی کاری پەرلەمانیا و لە ڕووی دەستڕۆشتویی حیزبی و کەسانێک کە دەستیان ڕوا لە کاری حیزبیا و خاوەنی بڕیار بەدەست کە بنێرنە پەرلەمان من هەر ئەکرێ بپرسم بڵێم پارتی دیموکراتی کوردستان بۆ کاک مەسرووری مڕەشەح نەکرد بۆ پەرلەمانی کوردستان ئەم قسە بۆ یەکێتی نیشتیمانی ڕاستە بۆ قسە کەسە دەستڕۆشتوەکانی و ئەم قسە ڕاستە بۆ کۆمەڵی ئیسلامیش بۆ کەسە دیارەکان لە کۆمەڵی ئیسلامیدا و ئەم قسە ڕاستە بۆ یەکگرتووی ئیسلامی و بۆ پێکاتەکان و بۆ بزوتنەوەی گۆڕان و بۆ کێوکێ کەواتە لە ڕووی کەسە لێهاتوەکانەوە و لە ڕووی دەستڕۆشتوەکانە پێویستە پەرلەمان ئەگەر ئەمە نەکراوە ئەم نوێنەرانە کە خەڵک هاتووە لە ڕاستیدا ئەبێ دەستکراوە بکرێن و ئەمانە ئەسڵ لەلایەن جێبەجێکردنی یاسابێ دەرکردنی یاسابێ خزمەتکردنی خەڵکی کوردستان بێت چکمان نوێنەری خەڵکی کوردستانن واتە نابێ بێتە شوێنێکی لاوەکی وەکو دەسەڵاتی تەنفیزی و تەشریعەکەی سەردەمی حیزبی بەعسی لێ بکەن شتێکیان ویست پێویستی بە یاسا و بڕیار بوو بشەرعێنرێەوەوانەڵەنەوە پەرلەمان نوێنەری خەڵکی کوردستانە با بیکا بە یاسا بە بڕیار دەریکە لە ڕاستیاوە بێ بەهاکردنی پەرلەمانە زۆر باش ئێستا زۆر قسە لەسەر مەسلەی پسندکردنی یاخود کارەکردنەوەی سەرۆکایەتی هەرێمە لە پەرلەمان مناقەش لەسەرەوە دروست بوو ئایا ئێمە گەر سەرۆک لە پەرلەمان و هەڵ ببژێرین سیستەمێکە دەبێتە پەرلەمانی لە ڕاستیدا بە تەنها هەڵبژاردننی سەرۆکی هەرێم لە پەرلەمانەوە سیستم نابێتە پەرلەمانی و من بەداخەوە یعنی ئەڵێم هەڵێکی گەورەیە ینی هەر کەسێک تەسەوری وابێ کە مادەم سەرۆک لە پەرلەمان و هەڵبژێرێ ئەتوانێ بەرپرسیار بێ بەرامبەر بە پەرلەمانی کوردستان من دڵنیایە دەم بە بەڕێز دۆ بە خەڵکی کوردستان ئەوەی کە بێتە سەرۆکی هەرێمی کوردستان ئێستا ئەمجارە بێتە سەرۆکی هەرێمی کوردستان دڵنیا دەکەم مەگەر بۆ میوانداری بێتە پەرلەمانی کوردستان یان بێت خەبەرێکی هەبێ هەواڵێکی هەبێ بڵێ ئەم تەتەوراتە سیاسیانە هەیە و ئەو جەو لە سیاسیم کردومانە چوینەتە فڵان وڵات ئەم وڵاتانەمان کردووە ئەمانەیە ئاوا بکەین مجرد ئەوە ئەندامانی خولی پێنجمی پەرلەمانی کوردستان ئەگەر تەسەوریان وابێ کە سەرۆک لە پەرلەمان و هەڵبژێرێ ئەوان ئەتوانن سەرۆکی هەرێم جار کەس بێ نازام خۆ ئێستا پاڵێوراو هەیە ئەڵن پاڵێوراوی یەکەم بەڕێز کاک نێچیروانەوە نازام کێکەش پاڵێوراوە بێ ئەبێ یان نەخر وەحید دەبێت تاکە پاڵێوراوە بێ ئەتوان نەمانە بانگ هێشتن کاکە ئێمە لە خولی چوارەمی پەرلەمانی کوردستانە بە هەموو توانە قوتێکی خۆمانەوە و بە تەفاهم و بە یعنی بەکاری عاقلانە و ژیرمەندانە بیرمەندانە کارمانە کرد لەسەر ئەوەی کە کاکە وەزیرێک کەم تەرخەمە بێ بانگهێش لێ بۆ پەرلەمانی کوردستان لێ پرسیینەوەی دەکەین نانێژ دەمەخیرەوە بێ ئێستا تۆ سەرۆکی هەرێم دێنی بەوەی کە سیستەمی کردو پەرلەمان دڵنیا دەکەم خەوێکی نەبینراوە ئەگەر خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان بڕوایان وابێ سیستەمیان کردەوە پەرلەمانی و سەرۆکی هەرێم بەرامبەر بە پەرلەمان بەرپرسیارە خۆڵ نەکەینە چاوی خەڵک میوانداری جیاوازی لەگەڵ لێپرسینەوە میوانداری بانگ هێشتێکە دێت مجرد بە ڕێزی لێگری یێتە پەرلەمان بابەتێکی خۆی هەیە پێشکەشیەکە یان ئەگەر ئەندامێکی پەرلەمان پرسیارێکیان هەبێ پرسیارێکی لێەکەن بەڵام ئستجواب کە لە پێڕەوی نوێخوا هاتووە بانگهێشت بۆ ئستجواب پرساندن لە بەرامبەر کەم تەرخەمیەکانە کە کردوێتی دڵنیام نەسەرۆکی هەرێم دێتە پەرلەمانی کوردستان نەسەرۆکی حکوومەتی ئایندەی هەرێمی کوردستان دێتە پەرلەمانی کوردستان بۆ لێپرسینەوە نایەت دڵنیابن نایەت چونکە ئەو دیزاین و هەیکەلە ئەو هەیکەلەی کە دانراوە لە هەرێمی کوردستاندا ئەمە خارج قەوسەتیایە کە بەداخەوەمە ئاڕاستێکی خراپە من ڕێزەگرم لەم کەسە سیاسیانی لە هەرێمی کوردستانە کە دەسەڵاتیان هەیە و بەرپرسیارەتیان هەیە و مێژوویەکیان هەیە وەزعێکیان هەیە بەڵام هیچ کەسێک گەورەتر نییە لە لای من هیچ کەسێک لەم شخصانە لە هەرێمی کوردم کەسە سیاسیانە لەم بەرپرسە سیاسی حیزبیانە کە لە هەرێمی کوردستانە گەورەتر نین لە لای من لەم دامەزراوانەی کە لە هەرێمی کوردستانە هەن دامەزراوی پەرلەمان زۆر گەورەتر لەم شخصانی کە هەرێمی کوردستان ئابۆ شوێ مامڵە لەگەم دامەزراوەکە و هەروەها ئەمە بۆ دەسەڵاتی دادوەری ڕاستە و بۆ دەسەڵاتی جێبەجێکردنیش باشە بەس ئەو یاسای سەرۆکایەتی هەرێم کە ئێستا مەسەڵەن ناوێن ناو پرۆژە پێشنیازی کارەکردنەوەی سەرۆکایەتی هەڵبژاردننی سەرۆک لە ناو پەرلەمانە زۆر جیاوازە لەگەڵ ئەو پرۆژانی کە چوار لایەنەکە لە 2015 هەیەن بوو بە دڵنیایی ئەمە ئێستا حیج نییە ئەمە ئێستا ئەوەی کە هەیە من ڕێزم هەیە بێبەهای ناکەم بڵێم هیچ نیمە بەسم ئەوەیە کە ئەمە مجرڕدەم دامەزراوی سەرۆکایەتی هەرێم هەڵپەسێررابوو دەسەڵاتەکانی دابشکرا بوو بەسەر سێ دەسەڵاتەکەی ترا
دەسەڵاتەکانی سەرۆکی هەرێم بەسەر دەسەڵاتی دادوەری و جێبەجێکردن و پەرلەمانە دابەشکرا بوو جارێکی کە دامەزراوە کاراکرێتەوە بەڕێزێگەوێ بە سەرۆکی هەرێم لە ئایندەیە و ئەوە باسی جێگرێک و باسی زیاتر لە جێگرێکی شەکرێەوە ئەمەیە ئەگینا ئەم سەرۆکی هەرێمە کە ئەبێتەوە سەرۆکی هەرێم بە هەموو دەسەڵاتەکانیەوە کە پێشتر هەبووە کاکە پرۆژەکەی و کاتێک کە ئێمە پێشکەشمان کردو خۆ ماوە ئێستا لە ئەرشیفی پەرلەمانی کوردستان هەیە ئێمە چەند لایەنێکی سیاسی کە برتی بوو لە یەکێتی نیشتمانی کوردستان بزوتنەوەی گۆڕان کۆمەڵ ئیسلامی یەکگرتووی ئیسلامی کوردستان و بزوتنەوەی ئیسلامی کوردستان ئەمانە پرۆژە یاسامان پێشکەش کرد قسەمان هەبوو لەسەر ئەم دامەزراوەیە و لەسەر دەسەڵاتەکانی قسە باسە بوو پەرلەمانی بۆ پەکخراوەوانە ئەمە ئێستا چەند مادەیەکی دیاریکراوە ئەم دەسەڵات ئەم دامەزراوەیە کاراکرێتەوە بە هەموو دەسەڵاتەکانیەوە هەرە منەیە لە پەرلەمان هەڵئەبژێرێ کاکە خۆ بەم لە پەرلەمان هەڵبژارە سیستەم نەکردو بە سیستەمی پەرلەمانی بەدڵنیاییەوە سیستەمی پەرلەمانی نابێت لە هەرێمی کوردستاندا باشە ئەگەر لەسەر مەسلەی زیادکردنی دوو جێگرێک ئێستا بە پێی یاسای 2005 یەک جێگریە قسە لەسەر زیادکردنی جێگرێکە ینی پێ دوای کاتێک ئەگەر دوو جێگریش بێتە سەڵاتیان لە کاتێکە لە یاساکە بەڕوون دیارنەکەی دەسەڵاتێکی تویان دەبێت یاخود دەسەڵاتەکە هەموو لای سەرۆکی هەرێمە منیش قسەیەکم لەسەری نییە چونکە بڕام وایە ئەو پارتە سیاسیانە جێ بۆ خەڵکەکانی خۆیانە دۆزنەوە ڕێزم هەیە بۆ پارتە سیاسیانی کەسیانەوە پێک بێنن شوێن بۆ شوێن بۆ خەڵک سیاسەکانی خۆیان دیاری نەکراوە وایە بەڵێ بە دڵنیاییەوە دەسەڵاتەکانی سەرۆکی هەرێم دیاری کراوە کاکە خۆ لە هەرێمی کوردستاندا ئەگەر ڕاستەوێ ئێمە لە 92ەوە تا 2005 هەرێمی کوردستان سەرۆکی نەبوو سەرۆکی هەرێمی کوردستان ڕاستە خۆ فترێکی دیاری کراو لە قۆناغی شەڕی ناوخۆ بوو دوو زۆنی و ئەوانە دروست بووە کە سای حکوومەت و هینێکی خۆی هەبوو ئەوانە سەرۆکی دوایەوە سەرۆکی هەرێم خولێک لە ناو خەڵکا و خولێک لە ناو پەرلەمانە و 2 ساڵ لە ناو پەرلەمانە ویلایەتی بۆ درێژکرایەوە ئەوانە لەبەرەوە ئەم دەسەڵاتانی کە لای سەرۆکی هەرێمە ڕێزم هەیە کەسێکەیە لای سەرۆکی هەرێمە ئەم دەسەڵاتانە کۆمەڵ دەسەڵاتێکی زۆرن کە لە ڕاستیدا لە دەسەڵاتی سەرۆکایەتی ئەچن نەک پەرلەمانی لەبەرەوە ئێستا ئەمانە کە هەر بە هەمان دەسەڵاتی خۆیەوە بێتە سەرۆکی هەرێمە گەسێ ببێ و ئەو کاتەش یعنی لەگەڵ ڕێزمە هەر مەگەر بەناو جێگری سەرۆکی هەرێم بوو بێ ئەینا کام جارە ئێمە بینیمان لە ماوەی ئەو 12 ساڵەیە کە جێگری سەرۆکی هەرێم بتوانێت وەکو سەرۆکی هەرێم ئیمزا بکە وەکو ئەو ڕۆڵی هەبێ وەکو ئەو پێشوازی بکە نەخەر هەر سەرۆکی هەرێم دیار بووە و دابش بۆ لە بینی دوو حیزب لە بینی دوو حیزبیشا دابش بۆ لە بینی دوو بنەماڵەیە و کۆتایی باشە بەس سەبارەت بە پەرتەوازەبوونی وتت لایەنەکانی ئۆپۆزیسیۆنیش پەرتەوازە بوون ئەم پەرتەوازە بوونە هۆکارەکەی چیوە خراپە زۆر خراپە چونکە ئومێدێک بە خەڵکی کوردستانە لای خەڵکی کوردستان بوو ئەم پارتانە کە پارتەکانی ئۆپۆزیسیۆنی ئەو کات بوون کە ئەو سێ پارتە بوو بزوتنەوەی گۆڕان بوو کۆمەڵ ئیسلامی یەکگرتووی ئیسلامی کوردستان بوو کاتێکم پارتانە لە دەرەنجامی و کێشمەی ململانەی کە دروست بوو لەسەر پرسی سەرۆکاتی هەرێم و بەو شێوەیە لێهات وای لێهات ئەم پارتە سیاسیانە لێکترازان یعنی تا ئەندازێکی زۆر تام دواییەش تەنها بزوتنەوەی گۆڕان و کۆمەڵ ئیسلامی کوردستان لە کۆمەڵی پرسی سیاسیا پێکەوەمان دوجار ئەویش بە شێوێک لە شێوەکان جۆرێک لە لێکترازانی دروست بوو بزوتنەوەی گۆڕان مافی خۆیەتی دیدی خۆیەتی ئەڕوا بەشداری حکوومەتەکە چیەکە چ ڕێکەوتنیەکە ئەوانە بەڵام ئەویش لەبەرەوە ڕیزەکانی ئۆپۆزیسیۆن لە هەرێمی کوردستاندا بڕوام وایە ئەو پارتە دەسەڵاتدارانە بە تایبەتی پارتیە کە گەورەی هەرێمی کوردستان زۆر لێزانانە توانی ڕیزەکانی ئۆپۆزیسیۆن تێک پشکێنێ و ئۆپۆزیسیۆن بوون لە لای خەڵک تا ئەندازەیەک بێبەها بکە کە من بڕوام وایە ئێستا ئەو نەفەسەی هەر پارتێکی سیاسی ئێستا بیەوێ ئۆپۆزیسیۆن بێ ئەگە بە نەفەسە پێشوەکەی کاری ئۆپۆزیسیۆن بوون کار بکە خەڵکی کوردستان زۆر لێ بێزار و بێتاقەتە چونکە ئەو کاتە ئەو پارتە سیاسیانە ڕێژەیەکی کورسی بەرچاوی پەرلەمانی کوردستانیان هەبوو بنمونە ئێستا دوو پارتی سیاسی کە هەر ئێشتا هیچ نەبووە لانی ئۆپۆزیسیۆن بوونی خۆیانیان کردووە ژمارەی کورسیەکانیان ژمارەیەکی دیاریکراوە کە نیوی ئەو ژمارەی چارەکی ئەو ژمارەی کورسیانەش نبوو کە کاتی خۆی هەبوو بۆیە هەر پارتێکی سیاسی بڕیاری ئۆپۆزیسیۆن بوونەدا بڕوام وایە ئەبێ جارێکی کە ئۆپۆزیسیۆن بوون فۆرمەلە بکرێتەوە جارێکی خیتابەکەی بە شێوەیەکی دابڕژرێتەوە و ممارەسە بکرێ ئەگەر خەڵک بێتاقەت بێزار بووە لەوەی کە بینراوە لە کاری ئۆپۆزیسیۆن بوون و ئەو پارتە دەسەڵاتدارانە زۆر لێهاتوو بوون لەوەی کە ڕێزەکانی ئۆپۆزیسیۆنیان باش لە توپەت کرد باشە سەبارەت بە کابینەی نۆ هۆکاری دواکەوتنەکەی ڕێز بۆچی دەگێڕێتەوە
هەر بۆ چوونە حیزبیەکانە و هەر پشکێنە حیزبیەکەیە کابینە نابێ ئیعلانی ئەوی بۆ بکەن وڵا ئەم حکوومەتە چکم ئەو کارکتەرانی کە پێکێنەری ئەم حکوومەتەن داڕێژەری مهندسی ئەم حکوومەتەن هەر ئەوانن کە 27 ساڵە لە هەرێمی کوردستانە حکومڕانە بنجا یان سەرۆکوەزیران بوون یان جێگر بوون یان بڕیار بەدەستی گەورە بوون تایە یان قسەی ئەوان قسەی زاڵ بۆ لە ناو حکوومەتە کە هەبووە هەر ئەوانن جارێک کە حکوومەتەکە داڕێژنەوە بڕوام وایە ئەم کابینێ ومێ دەکەم وانە بێ بۆی قسەکان هەمووی بە ڕەشبینی نەبێ ومێ دەکەم کابینی نەوەمی حکوومەتی هەرێمی کوردستان کابینێکی جیاواز بێ بەڵام بە دڵنیاییەوە یعنی ئەم سەرەتایی باشمان پێناڵێ لەم سەرەتاوە باشمان پێناڵێ کە دیارە ئەگەر لەسەر ئەساسی استحقاقی انتخابی بێ هەر کەسە بەرکەوتی هەڵبژاردننی خۆی چۆنە ئەوەنگە پۆست لەم حکوومەتە وەربگرێ و خەریکی جێبەجێکردنی بەرنامەی کاری خۆی بێ بەرنامەی کاری کاتی هەڵمەتی هەڵبژاردنەکەی بێ ئەتوانێت ڕۆڵی گەورەی هەبێ بەڵام ئێستاوان نییە فراکسیۆنی وا هەیە ژمارەیە کورسی پەرلەمانی هەیە زۆر لەوە زیاتر پشتی خۆی پێدراوە لەسەر ئەساسی حیزبێکی کە و ململانە دروستکردن لە بینی چەند حیزبێکا بۆ بابەتێکی دیاری کرا واتە ئێستا تەوزیعکردنی مەقاعدە کورسی قاڵبەکێکەکەی حکوومەتە بۆ مەکسەب و بەدەسێنانی پۆست و وەزارات و ئەوە نەک خزمەتکردن بەوەی کە دامەزراوەیەکی گرنگ کە دامەزراوی حکوومەتە دەسەڵاتی جێبەجێکردن بتوانێت دەست بە کارەکانی خۆی بکە هەرچەند ئێستا کە زۆر باز لەوە ئەکرێ پێکەنانی حکوومەت دواکەوتووە و یعنی وەزعەکەیان گەیاندۆتە قاڵبێکی ناخۆش خۆ کابینەی هەشتەمی حکوومەتی هەرێمی کوردستان کە پێک هات ئێمە هەر عینی بەڵێ ینی ئێشتا دوو مانگشی مابوو ینی کە ئەو کابینە ینی ئێشتا دوو مانگی کەشتێ پەڕی و بەسەریە بۆیە ڕاستە کابینەکە دواکەوتووە بەڵام دواکەوتنەکەی پەیوەستە بە تەسەورە حیزبیەکەوە و چەقبەستویە حیزبەکەەوە لە بینی پارتە سیاسی باشە بەس لەسەر بەشداری لایەنەکان چەند لایەنێکی بەشداری کردەوە سەر کۆمەڵی ئیسلامی شەیە دڵنیام ئەگەر لە ناوەندی بڕیاری کۆمەڵی ئیسلامی ێستا کۆمەڵی ئیسلامی سەرەوەی ئایا بەشداری دەکات بۆچی بڕیارێکی لەو بارەیەوە نادات هەرچەند بڕیاری کۆمەڵی ئیسلامی لەلایەن وتەبێژەکەیەوە ڕاگەیەندێ کە کۆمەڵی ئیسلامی هەڵوێستی چۆنە و بە کۆمەڵی پرەنسیپی خۆی هەیە کۆمەڵی ئیسلامی بۆ پرسی چارەنووسازی لە پێڕەوی خۆی کۆمەڵی ئیسلامی ئاماژەی پێدراوە بۆ پرسە چارەنووسازەکان چەند ڕێکارێکی تایبەتی خۆی هەیە بۆ ڕێکارانە یەکلای یەکاتەوە بەڵام من بە بۆچوونی خۆم وەکو فەخردین قادر بڕوام وایە کۆمەڵی ئیسلامی کوردستان لە کابینی نۆهەمی حکوومەتی هەرێمی کوردستانە بەشدار نەبێ چونکم بە دڵنیاییەوە بەرنامەی حکوومەت بە دڵی ئەم نابێ و ناتوانێت ڕۆڵ و کاریگەریشی هەبێت لەم حکوومەتەدا و بڕوام وایە دوجار بە عیبداریش لێ دەرەچێ و ئەبێتە جێگەی نیگەرانی هاوڵاتیان و دەنگدەرانیش لە هەرێمی دەنگدەرانیشی لە هەرێمی کوردستاندا بۆیە ئەوە بەجێڵم جارێک کە تەکید لەوە کەمەوە ئەبێت ناوەندە فەرمیەکانی کۆمەڵی ئیسلامی قسە لەو مۆزوع بکەن بەڵام کۆمەڵی ئیسلامی لە کابینە نوێیان بەشدار بێ بڕیارێکی هەڵەی مێژوویە لەم کاب ئەگەر بەشداری بکات دەیدات کە ئومێ دەکەم چاکسازی و باشکردنی ژیانی خەڵک ناکرێت بڕوام وایە ئاسۆکانی چاکسازی لە کابینەکانی لە کابینەی ئایندی حکوومەتی هەرێمی کوردستانە زۆر ڕوون نییە تاریکە لێڵە نازانێت چۆنە بینرێ چکم سەرەتاکە دیارە باش بەزەمە ڕەشبینی نییە بۆچی لە ئێستاوە بڕێ لە سەرودنی کە ئەم کابینەی ئایندێکی لێڵ و ئەگەڕێمە بۆ قسێکە کردم وتم ئەم کارکتەرانی کە بڕیار لە پێکێنانی ئەم کابینێ ئەدەن و کەسەکان دیارەکەن بۆ ئەم کابینە و ئیرادە حیزبیە زاڵی کە لە هەرێمی کوردستانە هەیە حزب هەموو شتێکە حزب هەمەکارەیە یعنی بە حزب پەرلەمانە حزب دەسەڵاتی دادوەریە حزب حکوومەتە حزب چی بێ حزب هەموو شتێک ینی لە هەرێمی کوردستاندا حزبیش بۆ ئاقارە تەسک بەستوی کە لە حزب و هێناویانە بۆ بنە ماڵە بچووکتریشیان کردوێتەوە خۆ کارکتەرانن کاکە خۆمە ئاساکی حەزەتی موسانیە ئاسایەکە فڕێی بێ بەشتێکە هەرمانەی گۆڕانکاری لە یەکگرتنەوەی هێزی پێشمەرگە شەفافکردنی نەوت و دارایی و مەسلەی ژیانی خەڵک چاوەڕێوە نەکەین من با نەبمە کەسێکی ڕەشبین بەرامبەر بەوانە وای لێ نەخوێندرێتەوە بە ئەندازی ئەوەی کە ئومێ دەکەم بەرپرسانی هەرێمی کوردستان لە کابینەی نۆمی حکوومەتی هەرێمی کوردستاندا بەرپرسیارانەتر مامەڵە بکەن لەگەڵ ئەو کابینەیە خەڵکی هەرێمی کوردستان شایەنی خزمەتکردنی گەورەیە خزمەت پێکردنی گەورەیە ژیانن کامەران و خۆش بکرێ نەک جارێکی کە
هەر لە خەمی حیزب و کەسە نزیکەکانی حیزبەکانی خۆیان نابن. باشە دووە پرسەرم زۆر بە کورتیەوە کاری چیە کە لە دوای دەست لە کارکێشانەوەت کەمترین دەرکەوتنت لە میدیاکان هەیە؟ پرسیارێکی شخصیە. لە ڕاستیدا من بڕوام وایە کە ئەو هەڵوێست و مەبادیئانەی کە هەم بووە ئەو بیر و باوەڕێک کە هەم بووە بۆ کاری پەرلەمانی و بۆ کاری سیاسی بە ئەندازەی ملیمێکیش لێم لا نەیاوە و تەنەزولی لێ ناکەم وەلی پەشیمان نیم و سوپاسی خواکەم لەسەر مندامەزراویە بۆ ئەگەر جارجار ئەم هەڵوێستانم کەمتر ڕاگەیاند بێ یان جاروبار ڕامگەیاند بێ بۆی بزانن کە لەسەر نەهج و بیری خۆم بۆ کاری پەرلەمانی بۆ دەوڵەتداری بۆ کاری سیاسی لەسەر نەهج و بەرنامەی خۆم و ناو قوڵایی ئیشەکەشان بەڵام ڕووە میدیای یەکەم زیاتر لاواز کردووە ئەویش ماشەڵڵا ئێستا هەرێمی کوردستان ئەو هەموو کەڵە سیاسیە بەهێزە گەورە هەیە و هەموو پاڵەوانی سەر شاشە و سۆشیال میدیا و ئەوانە هەن ئەوانە ڕۆڵ و کاریگەریان هەیە ئێمە لە دوور تەماشایانەکە. زۆر سوپاس بۆ بەڕێز فەخرەدین قادر سکرتێری پێشووی پەرلەمانی کوردستان. سوپاس بۆ بەڕێز. سوپاس بۆ بینەرانی بەڕێز، سوپاس بۆ هاوکاران تا بەرنامەیەکی دیکە خواتان لەگەڵ.